ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری ئەم بەرنمەیەمان بەشداری کورد لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقدا بە میوانداری زۆر بەڕێز یادگار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق. یادگار خان بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس یادگار خان، دوای ئەوەی لە کۆتایی ساڵدا دادگای باڵای عێراقی یاخود محکەمەی ئیتیحادی دەرەنجامەکانی هەڵبژاردننی دەی 2021 قوبوڵ کرد بۆ خولی پێنجەمی پەرلەمانی عێراقی. ئێستا عێراق لە سەرەتای ساڵی 2022 لە قۆناغێکی نوێیە و پێش ئەچێت لەگەڵ قوبوڵکردنی یان تەزدیقکردنی دەرەنجامەکان پرۆسەی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و تەشکیلکردنەوەی دەوڵەتی عێراق هەنگاوەکانی خێراتر بن، بە تایبەت دوای ئەوەی کە نۆی یەک دەنیشان کراوە بۆی کە ئەندامانی پەرلەمانی عێراق کۆ ببنەوە و سوێندی یاسایی بخۆن و یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی عێراق و خولی نوێ دەست پێ بکات. خوێندنەوەی جەنابتان چییە بۆی کە پرۆسەکە خێراییەکی باشتر وەربگرێت و ئەم پرۆسەیە بە شێوەیەکی با بڵێن بەڕەهەندێکی نیشتیمانیانە حکوومەتی نوێی عێراقی پێهێنرێت؟ زۆر سپاس کاک سەربەست. ڕاستیەکەی ئەم فترەی ڕابردوو پێش تەزدیقکردنی دەرەنجامەکان کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک کۆبوونەوە و هەتا تەنانەت خۆپیشاندانیش لە عێراقا لەسەر ئەساسی دەرەنجامی هەڵبژاردنەکانی دەیدا ڕاستیەکەی دروست بوو و چەند جارێکیش ماوەی تانە لێدان لە دەرەنجامەکانی هەڵبژاردننی دوایی درێژکرایەوانێ. ئەمەش خۆی بۆ خۆی ڕاستیەکەی ئەو درێژکردنەوەی تانانە هینە خوێندنەوەیەکی تری بۆ دەکرا. یەکێک لەو خوێندنەوانە ڕاستیەکەی ئەوە بوو کە ئەم لایەنە سیاسیانەی سەرساحەی سیاسی عێراق دەرفەتێکیان هەبێت بۆ ئەوەی کە بگەنە جۆرێک لە سازان. بۆچی ئەم دەرفەتە با بڵێن درا و هەروەها بۆ چەندین جار ماوەی تانەکان لە دەرەنجامەکانی هەڵبژاردن تازەکرایەوانێ پەیوەندی هەبوو بەسەر ڕاستیەکەی خودی دەرەنجامەکانی هەڵبژاردننی عێراق. ئەو هەڵبژاردنەش دەتوانین بڵێن هەتا ئاستێک جۆرێک لە گۆڕینی نەخشەی سیاسی عێراقی ڕاستیەکەی هێنایە ئاراوە. ئەو لایەنانەی کە زۆرترین ئەندامیان هەبوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها هێزی چەکداریشیان هەبوو، باشتر بڵێن یا وازەحتر بڵێن کە خاوەنی حەشدی شەعبی بوون. ئەمانە بۆ ماوەی 8 ساڵی ڕابردوو دەتوانین بڵێن ئەوان چێ وەکو دەوڵەت دەسەڵاتدار بوون، حکومڕان بوون لە وڵاتەیە، لە عینی کاتیشە لەناو ئەو دەوڵەتە ئێمە ئەبێ دەستنیشانی ئەوە بکەین کە دەوڵەت لەناو دەوڵەتە بوو یا بە واتایەکی تر بە وشەیەکی تر ئێمە دەتوانین باز لە دەوڵەتی قوڵ بکەین لەناو ئەو دەوڵەتی عێراقا کە بۆ ئەم 8 ساڵی ڕابردوو حکمی عێراقی کردووە کە حکمێکی سرف با بڵێن شیعی بووە. لەم هەڵبژاردنە ئێمە بینیمان کە ئەو کوتلانەی کە ئاماژەم پێیان ڕاستیەکەی بە نمونەوەری بگرین چه ڕەوتی حیکمە چه گروپەکەی عەبادی ئەمانە هەردووچیان بەیەکەوانێ وابزانم نەگەیشتنە 8 کورسی. ئەمە شۆکێک بۆ ڕاستیەکەی بۆیان لەو هینەوانێ بڵێن لەو زۆرینەیەوانێ کە بێنە سەر ئەم حتا تەنانەت ناتوانرێ باس بکرێ باز لە کەمینەش بکرێ. ئەمە شۆکێکی دروست کرد. ئەوە بوو ئێمە بینیمان کە هەشتی شەعبی هاتنە سەر جادە و دەوری دیسانەوە منتیقەی سەوزی بەغایانە و هەروەها سەبارەت بە زۆرینەی بڵێن کورسیەکان وەکو دەرئەنجامی هەڵبژاردنەکان وەکو تاکە حیزب لە هینی شیعەیە لە گروپی شیعەیە ئێمە دەزانین کە سەدرەکان بوون، بەڵام لە دوای هەڵبژاردنەکان باس لە پێکێنانی هاوپەیمانی کرا
کە گوایە لەسەر ئەساسی ئەو هاوپەیمانیە کۆمەڵێک وەکو با بڵێن گروپی ئەو گروپەی کە مالیکی سەرکردایەتیان ئەکە ئەمانە وتیان نەخێر ئێمە لەسەر ئەساسی ئەو هاوپەیمانیە ئێمە زیاترێکین لەو هەفتا و ئەوە کورسیەی کە سەدەر هێناوێتی لێرەشا ڕاستیەکەی ناڕوونیە کە هەیە چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕووی دەستوریەوانێ ئایا چ ساتە وەختێک هین ئەکرێت چۆنەڵەی باس لە هاوپەیمانی ئەکرێ و ئەم هاوپەیمانیە لە پێش یا لە دوای هەڵبژاردن چه حکمتێکی دەبێ و چه قووەتێکی بڵێن دەبێ ئێمە دەزانین کە ئەم هەڵبژاردنە یا با بڵێن دروستبوونی ئەم هاوپەیمانیە هێندەی من بزانم لە دوای دەرەنجامی هەڵبژاردنەکانەوە دروست بوو بۆیە ئەشکالیەت هەیە ڕاستیەکەی لە ڕێگەی دروستکردنی حکوومەتێکی نیشتیمانی هەرچەند ئەگەر ئێمە هەڵبگەڕێنەوانێ سەر ئەو شەیە حکوومەتێکی نیشتیمانی ڕاستیەکەی زۆر زەحمەتە ئێمە باس لەو چەمکە بکەین بۆ لەبەرەوەی کە ئێمە ئێساش ئەبینین کە ئەو لایەنی کە 8 ساڵ حکومڕانی عێراقی دەکرد بە هیچ کاتێک بەو ئاراستەیە ئەم حکومداری لەمە وڵاتەیان نەکردووە ئەو کێشەیەکی تریش کە هەیە ڕاستیەکەی ئەم دار و دەستەیە یا با بڵێن ئەم دەسەڵاتی پێش ئەم هەڵبژاردنە ئەمانە کێشەیان هەبوو لە قبولکردنی چەمکی فیدراڵێت بۆیە لێرەوە ئێمە دەتوانین بڵێن ئایا ڕۆڵی کورد لە پێکێنانی ئەم حکوومەتە چ جۆرە حکوومەتێک دروست ئەبێەوە کورد دەبێت لەم پرۆسەیە لە دروستبوونی حکوومەتی عێراقی نوێدا دەبێت پێگە و ڕۆڵی چی بێ بۆ لەبەرەوەی کە ئێمە یەک کێشەمان هەیە لەگەڵ ئەوەی کە ئەم دەوڵەتی قوڵە خۆی ڕاستیەکەی حەشتی شعبیە کە دەسەڵاتی فەرمی و هەروەها دەسەڵاتی نافەرمی هەیە هیچ بڕیارێک و هیچ یاسا و ڕێسایەک ئێمە بینیمان کە لە حکوم لە ئەنجومەنی نوێرەناری عێراقا بە حکمی ئەوەی کە ئەوان زۆری نەبوون پرینسیپی زۆری نەیان بەکارهێنا هەموو بڕیارێک و هەموو یاسایەک لەسەر خواست و ویست و دەنگانی ئەوانە داهاتە ئاراوە بۆیە ئێمە دەبێت چاوەڕام بکەین ئایا ئەو پەلەقاژەیە و ئەو هەڵچوون و ئەو حتا تەنانەت تهدیدکردنەش سەبارەت بڵێن بە قبولکردن یا بە قبول نەکردنی نەتائیجەکانی هەڵبژاردننی دەیدامە پێیوەست بەوە بوو کە ئەم هێزە شیعیە دەترسان لە دەستدانی بڵێن ئەو دەسەڵاتە و پێگەیان لە ناو حکوومەتە و هەروەها وەکو حکوومەتی وەکو حکوومەت و دەسەڵاتێکی قوڵ لە دەوڵەتداری بڵێنە عێراقا بۆیە ڕاستیەکەی عێراق لە پێشە ئێمە ئەبێ بڵێن هەنێک پێیان یعنی دەیانوت کە عێراق دەڕۆخێت ئایا ئێمە دەتوانین بڵێن دەوڵەت عێراق دەوڵەتە و دەوڵەتداری خۆی و ئەو پێناسێ و قەبارەی خۆی هین کردووە چۆنەڵی پارێزگاری لێ کردووە یانە بەڵام لایەکی تری شەوانێ کەسانی تر ئاماژە بەوە دەدەن ئەڵێ دەبێت ئێمە باس ڕاستیەکەی زیاتر لە دەوڵەت لە ناو دەوڵەتە یا دەوڵەتی قوڵ بکەین ئەویش چەمکە چەکداریەکەی کە لەلایەن هێزە هەندێک هێزی سیاسی شیعی عێراقەوانێ لە هەردوو باڵەکەوانێ هینیان هەیە بوونیان هەیە ئەمە ئەو ئێشکالێتێکی تر ڕاستیەکەی کە هەیە کە بەڕێزت ئاماژەدا بە حکوومەتێکی نیشتیمانی ئێمە ئەگەر ورد بینەوانێ لە دەسەڵاتدارەتی 18 ساڵی ڕابردووی شیعە و هەروەها بەبێ ئیستیسنا تەنانەت سەدریش کوتلەی سەدری و تەیاری سەدری ئەمانە زیاتر خواست و ویستیان ئەوەیە کە دەوڵەتی عێراق بەرن بەرەو دەوڵەتێکی ئیسلامی شیعی دوور لە دەوڵەتێک و یا لە چەمکی نیشتیمانی بۆیە ڕاستیەکەی ئێمە دەبێ هەڵبگەڕێنەوانێ سەر ڕۆڵی خۆمان ڕاستیەکەی وەکو کورد ئایا ئەم هاوکێشانە هەن ئەم ئەشکالیاتانە هەن کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم دەوڵەت لە ناو دەوڵەتە دەکات یاریارخان لە دوای
تەزیقکردنی دەرەنجامەکان و لە هەفتەی داهاتووش کۆبوونەوەی نوێنەرانی دەرچوو بربژێرانی دەرچوو لە پەرلەمانی عێراق تەسەوڕیەوە کرێ کە گورژگۆڵیەک لە پرۆسی سیاسیا دروست بێ بە تایبەتیش ئەو هێزولایەن و کوتلانی کە براون هەوڵ ینی جۆرێک لە جوهدیان هەیە لەوەی کە دۆخەکە تێپەڕێنن چونکەوەی کە جەنابەت باست کرد بەشێ لە هێزولایەنەکان لەو مودەی ڕابردوو تانیان لە بڕیارەکان ناوە و هەندێکیان هەوڵی گۆڕین دەرەنجامەکانیانەیە یاخود داوای هەڵۆشاندنەوەی دەرەنجامەکانیانە کرد بە ئوسلوبی جیاواز ڕێگری هەبوو لەوەی کە دەرەنجامی هەڵبژاردن نەگاتە وێزگەی ئەوەی کە تەزدیق کرێت و پەرلەمان کۆ ببێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە لە مەساری ڕووداوەکەی بینینەوەیە کە ئەو جۆرە هەوڵانە بە جۆر لە جۆرەکان شکستیان خوارد و ئەوەی کە حەقیقەتە لە زمینەی واقعی عێراقا گوزەرێ ئەوەیە کە پرۆسەکە دەستی پێکرد و بە قبولکردنی دەرەنجامەکان و بە کۆبوونەوەی نوێنەرانی هەڵبژێرا و دۆخەکە چێتە دۆخی ئەوەی کە کێ حکوومەت پێکەهێنێ حکوومەت عێراقی چۆن ڕسمەکرێت چۆن دابەشی پۆست و پێگەکانیەکرێ و لەم نێوەندەیە کورد بۆی گرنگە بەر لە پۆستەکان قسە لەسەر کارنامەکەی بکە ئەو کارنامەیە کە لە چەند کابینەی ڕابردووش بەردەوام بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی گەورە و براوە لە کوردستان وەکو هێزەی کە قیادەی قەزێنەتەوەیەکە لە باشووری کوردستان کارنامەیەکی هەیە و هەوڵای لە ناوخۆیە کۆدەنجێکی بۆ دروست کات و بە زۆر لە جۆرەکان لەگەڵ لایەنی شیعی و سونیشە دانوستانی بۆ بکات جۆرێک لە تەوافق و سازانی بۆ دروست بکات لە کۆتایی بیکە بە کارنامەی ئەو حکوومەتی کە پێکەهێنرێ خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەوەی کە کورد لە دوای سوێند خواردنی پەرلەمانتارەکانی چۆن مامەڵی ئەو دۆخەنوێیەکە بە تایبەتیش لە جێکردنەوەی کارنامەکەی یان پاکێجی کوردی لەناو کارنامەی عێراقیە بەڵێ ڕاستەکەی بەڵێ سەبارەت بڵین بە تەشکیلی هەم پرۆسەی تەشکیلی حکوومەتی عێراقی نوێ ئێمە دەبێت سەیری هەر لە سەرەتای ئەو پرۆسیانێ هەتا ئەم ساتە وەختێک کە ئێمە تێدا دانیشتون ئێمە دەبێت سەیری ڕاستەکەی هەڵس و کەوت و گفتار و وتاری کوردی دەسەڵاتی کوردی لایەنە سیاسیە کوردیەکان بکەین و لە ناو ئەمانەشدا سەیری بە تایبەتی هەڵس و کەوتی سیاسی و جوڵەی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بکەین وەکو براوەی هەڵبژاردننی ئەم جارەشی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە دەتوانین بپێ ئەو کورسیانەی بێجگە لەو دوو کورسەیە کە ڕاستیەکەی بە فێڵ و فەرەجێک لە هێنیان برد لە حسەی پارتی دیموکراتی کوردستانیان برد بەڵام گرنگەوەی مەسەلەن دەنگەکان هەیە ئەو دەنگانەی کە پارتی دیموکراتی کوردستانیان نای لەو 61 کورسیە کە وازان 66 کورسیە کە کورد بەدەستی هێناوە بە ڕێژەی لە سایە 52.5 دەنگی کورد دراوە بە پارتی دیموکراتی کوردستان وەکو گەورەترین هێزی سیاسی لە هەرێمدا بەڵام لەگەڵ ئەمەشتا ئێمە دەبێ هەڵبگەڕێنەوانێ سەر لایەنێکی سیاسی تری سەرەکی کوردستان ئەویشکایەکەتی نیشتیمانی کوردستانە سەرەتا ئێمە دەبینین کە پارتی دیموکراتی کوردستان زۆر لە دەقەکانی یەکەمەوانێ ئەم هەوڵی چۆنەڵی یەخستن و یەخستنەوە و یەکڕێزی نێوماڵی کوردیدا سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کرد و لەم دوایانەشدا پارتی دیموکراتی کوردستان سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد بۆ لە بەرەوەی کە ئەویش ڕاستەکەی هەچەنە ڕێژەی کورسەکانی هاتوونەتە خوارانێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستانیش هێزێکی سەرەکیە لەم هینەیە با بڵین لەم جوگرافیایە لە هەرێمدا بۆیە سەبارەت بە ڕۆڵی ئەو دوو هێز سەرەکیە کوردیە زۆر زۆر گرنگە هەموو چاوەکان دەتوانم بە تایبەتی چاوی کوردی لەسرە بۆ لەبەرەوەی کە لە بەرامبەر ئەو کە هاوکێشەی ئەو بارودۆخەی کە لە عێراقا هاتوتە ئاراوە ڕاستیەکە ئێمە دەبێ بڵێن لە دوای ساڵی 2003ەوە ئەم دوانە ئەم دوو هێز سەرەکیە بوون کە بوونە خوڵقێنەر و بەدەستێنەری ڕاستی یاکردنی عێراق بە عێراقێکی فیدراڵی ئەم داواکاریە و ئەم ویستە بە پشتیوانی هەردوو لە
گەیەنرایە ئەنجام. بۆیە مەسئولیەتی هەردوو ئەم هێزە سەرەکیەیە کە دیسانەوە بە یەکوتاری و بە هاوبەشی پارێزگاری لەو چەمکە بکەن کە بڵێنە چەمکی فیدراڵیە. و دوای ئەوەش جمو جوڵەکانی دەتوانم بڵێم هەردوو لا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی ئەم کۆبوونەوەی هەموو لایەنەکانی عێراقی دەتوانم بڵێم ئەمان لە پێشە چۆنەڵی سیرکەر بوون. سیرکەر بوون بۆچی بۆ ئەوەی کە بزانن جارێ ماڵی شیعی، چونکە ماڵی شیعیش لەتبوونێکی بەخۆوە بینی و هەروەها لەتبوونێکیشی بەخۆیەوە بینیوە. بەڵام بە حکومی ئەوەی کە بڵێن بەرژەوەندی دوو هێزی دەرەکی بڵێن دوو دەوڵەتی سەرەکی و دەرەکی هەیە لە پرۆسەی عێراقا کە ئەویش ئێران و ئەمریکایە، دەتوانین بڵێن کە ئەمانە بە شێوەیەک لە شێوەکانی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دەستیان هەیە ڕاستیەکەی لە چۆنەڵی ڕاگررتنی ئەم وەزعیەتەی کە لە عێراقدا هەیە. عێراق وەزعیەتێکی ئەو وەزعیەتەش کەمە بەسمە ڕاستیەکەی یەکپارچەیی بڵێن ئەم دەوڵەتەیە. دووش لەلایەکی ترەوانێ بەرژەوەندی ئێرانە بۆ لە دەست نەدانی ئەو هێز و هەژمونەی بڵێن کە شیعە هەیەی لە ناوە عێراقە. بۆیە کورد دەبێت تەعامل لەگەڵ با بڵێن ئەو وەزعیەتەیە بکە. ئەو تەعاملەش ڕاستیەکەی تەنها و تەنها بەوە ئەبێت کە لە پێشە ئەو هاوپەیمانیەتێک کە زۆر زەڕورە بکرێت هاوپەیمانی نێوان هێزە کوردیەکانە، چ بەوەی کە هێزی سەرەکی دووهەمە، چ ئەو لایەنانەشی کە کورسیان بەدەستێناوە لێرە و لەوێ ئیتریە کورسیە 4 کورسیەیان 8 کورسیە. چونکم ئێمە دەزانین کە کورد ئەگەر یەکگوتار نەبێت، کورد ئەگەر بە هاوپەیمانێکی بە قووەت بەشداری ئەو پرۆسە سیاسیە نەکات، چونکم نیسانەوە دەبێت بپرسین ئایا بۆ کورد بەشداری سیاسی ئەکات لەمە پرۆسەیە، ئایا بەشداریەکەی وەکو ئەوەیە کە دەتوانین بڵێن ئەم بە تایبەتی لەم ساڵانەی ڕابردووە لە ژێر ڕۆشنایی هەژمون و دەسەڵات گەرایی شیعەدا ئایا تەنها و تەنها لە پێناو بەشداربوونێکی چۆنەڵێ ڕووکەشانەی کوردە لە پرۆسی سیاسی عێراقا یانە خێر کورد بە هەموو هێز سیاسیەکانەوانێ بەرپرسیارەتیەکی مێژوویان هەیە، ئەویش بە مسۆگەرکردنی ئەو مافانەتەوەی و نیشتیمانیانەیە کە لە دەستوری عێراقا لە ساڵی 2005 نووسراو نەتەوانێت. ئایا بەرپرسیارەتی ئەم لایەنە هێز سەرەکیانەی کووردە کە مادەی 140 بۆ نمونە هین بکرێ جێبەجێکرێ، ئایا هەوڵدان و کۆششی ئەم هێز سەرەکیانەیە کە ئەو سندوقی کە دانراوە سندوقێکە کە پارێتی ئەخرێت لە پێناو خزمەتی پارێزگاکان و هەرێمەکانی بڵێنە عێراقە. ئەمانە دەتوانم بڵێم ئەجەندا و بەرپرسیارەتی کووردە بۆ ئەوەی کە بتوانێت بەشدارێکی ڕاستەقی نەبێت لە عێراقێکی تازەیە و هەرچی بەرپرسیارەتی چ لایەنە شیعیەکان هەیە کە هێزی سەرەکین و زۆرینەن و هەروەها ئەم هەڵبژارنەی دواییش سونەکانی ڕاستیەکەی کۆکردەوانێ. بەڵام ئێمە دەبێت چاوەڕوان بکەین ئایا ئەم هاوپەیمانیەتی نێوان سونە و سونە لە نێوان عەزم و لە نێوان هینە ئەویتریان بە هینی خەمیس خەنجەر وەبزانم عەزمی پێ ئەڵێن قەدەم و عەزمی پێ ئەڵێن ئەگەر بە سەهۆدا نەچم، ئایا ئەم هاوپەیمانیەی سونە و سونە چەندێک بە قووەتە بۆ لەبەرەوەی کە چێ لایەنی ئیتراری بڵێن شیعی چێ لایەنی سەدر ئەم دوانە مەحاولەیان کرد کە بە شێوەیەک لە شێوەکان
کلێنێکە بخەنە نێوان ئەو هاوپەیمانیەی سونەوانێ. بۆیە چاوەڕوانەکرێ ڕاستیەکەی گەر هاوپەیمانەتی سونە بە قووەت نەبێ ئێمە دەتوانین چاوەڕوان بکەین کە لە دوای تەشکیلەی عێراقیش ئەم هاوپەیمانەتی سونە درزی تێبکەوێ. بۆیە بۆ ئەوەی کە بە دەردی هین نەچین سونە نەچین یان هاوپەیمانەیەکی لاوازبان نەبێت ئەم لایەنە کوردیانە بە تایبەتی ئەو دوو هێزە سەرەکیە زۆر زەرورە کە دابنیشن ڕێبکەون لەسەر ئەو خاڵ و استراتیژە هاوبەشانەی کە وەکو لایەنێکی کوردی وەکو بەرپرسیارێک لە دۆسیەی نەتەوەی سیاسی مێژووی کورد هەڵسو کەوت دەکەن ئایا هاو استراتیژ و خاڵە هاوبەشەکانیان چیەکە من لێرە و لەوێ ئاماژەم پیاون کە مەفروزە و زەرورە بڵێن ئەو خاڵە هاوبەشانە بەرنامەی کاری ئەم لایەنە سەرەکیانە بن. بۆیە لە دوای دەتوانم بڵێم چ لایەنێکی شیعی زیاتر دەتوانرێت چاوەڕوانی ئەوەی لێ بکرێ کە ئەوانیش ئەو بەرپرسیاریەت سیاسیە نیشتیمانی کایانە ئەویش جێبەجێکردنی دەستورە ئەو مەسئولیەتەش ئەکەوێتە سەر دەسەڵاتی شیعی سنی عەرەبی وەکو چۆن بەرپرسیارەتی بەدەستێنانی ئەو مافە نەتەوەیانی کە لە دەستورە بۆ کورد نووسراو نەتەوانێ ئەرک و بەرپرسیارەتی لایەنە کوردیەکانە ئەو کاتە بڵێن ئەو بەرپرسیارەتیشەکەوێتە سەر ئەستۆی لایەنە عەرەبیە عێراقیەکان. بۆیە ئەبێ لە پێشە نێوماڵی خۆمان هاوپەیمانیەکی زۆر بەهێز ئێمە دروست بکەین ئەو کاتە ئێمە هەڵبگەڕێنەوە سەر ئەوەی کە ئایا چه لایەنێکی شیعی زیاتر بۆ بەرپرسیارەتیەوە مامەڵە و حکومڕانی دەکات لە عێراقدا. یەکەرخان دەست خۆش بێ ئەو جەنابەت باست کرد لە نێوماڵی شیعی و لە نێوماڵی سونی لە کردبوونەکان لەو ئاڵۆگۆڕی کە دروست بووە لەوەی کە بە پێم هەڵبژاردنە هەندێک هێز لە حەجمی پێشخۆیان سەرکەوتون و هەندێک هێزیش تا ئاستی پوکانەوە نەمان هاڕایان کردو و هاتوونەتە خوارەوە لەو بە شێوەیەکی گشتیش لە نێوماڵی شیعیە جۆرێک لە پەرتەوازەی و دابەشبوون هەیە و لە کۆتاییشە ئێمە زانین کە لە دوای پرۆسی ئازادی عێراق و بەردەوام پرۆسەی حکومڕانی لە عێراق یەکێک لە بەرداش و یەکێک لە کێشمە گەورەکانی بینی شیعە و سونە بووە کە زۆر جار نێوماڵی سونیان ناوچە سونە نشینەکان تیا زیانمەندی گەورە بوون. یعنی ئەوەی کە چاوەڕوان نەکرێت کە ئەم جارە لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقا تۆزێک ئەو ئیشکالەتانە کەم بێتەوە و بەشێک لەو هێز و لایەنە براوانەی بە تایبەتی لە نێوماڵی شیعیان بەرژەوەند خوازانە مامەڵاکەن. کورد چی بکە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو مەلەفە هەڵواسراوانەی کە هەیەی لە مادەی 130 کە پرسی سەروەری و خاکە بۆ خەڵکی کوردستان بۆ بودجە و موچە کە ساڵانێکی درێژە حکوومەتی عێراقی بەدەستیان قەس وەک سیاسەتێک بۆ گەماروخستنە سەر هەرێمی کوردستان بەکاری هێناوە و لە پاڵیا پرسی پێشمەرگە و گەلێک مەلەفی دیکە کە زۆرینیان مەلەفی استراتیژین بۆ خەڵکی کوردستان و نقطەی هێزیشن بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئەو مەلەفانە بتوانن ببرێنە پێشەوە جێبەجێ بکرێن بەپێی دەستوری عێراقەوەی کە جەنابەت باسی کرد کە زامن کرا بێتن و جێبەجێ بکرێت چی بکرێت بۆ ئەوەی کە کورد لەو هاوکێشەنوێی نێوان شیعە نێوماڵی شیعە لەگەڵ سونە و دۆخی تازای عێراق و بەڕاستیش لە بەرچاوگرتنی ئەو دۆخەی کە هێشتاش تەدەخولی هەرێمی و نێودەوڵەتی بۆ دۆخی ناوخۆی عێراق بۆ ناو دۆخی سیاسی و ئەمنی و سەربازی و اقتصادی و هەموو کایەکانی عێراق هێشتا تەدەخول و یاریکردن بە بەشێ لە گەمەکارەکانی ناو ساحەی سیاسی عێراقی بە تایبەتیش لە نێوماڵی عەرەبە بەردەوامی هەیە. خوێنەوەی تۆیان چیکردن بۆی کە کورد بتوانێت مامەڵەیەکی تەندروست بکات لەگەڵ هێزە شیعی سونیەکان و نەش بێ بە بەشێک لەو سیراعی کە ئەوان ساڵانێکی درێژە بەدەستێەوە هەم بۆ نمونە توانین بڵێن گیرۆدە بوون و زیانمەندیش بوون. ڕاستی هەینە پرسیارێکی زۆر بەجێیە لەو بڕوایەشام کە کورد هاوڵاتی هەرێم زۆر جار ئەو پرسیارەکەن ئایا کورد چی بەدەستێناوە و بوونی کورد لە بەغدا
چه سوودێکی هەبووە بۆ دانیشتوانی هەرێ. پرسیار و تێبینیەکی زۆر زۆر ڕاستیەکەی بەجێ بۆ لەبەرەوەی کە ئێمە بەپێی ئەزمونمان کە بەشدارین لە پرۆسەی سیاسی عێراقا لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە بە تایبەتی لەم 4-5 ساڵەی ئەخیرە ڕوونتر بڵێم لە 2000 سەرەتای 2013-2014 ئێمە بینیمان کە ئەو چەند پرەنسیپەی کە ڕاستیەکەی کوردی وای لێ کرد کە بەشدار بێتەوەوانێ دیسانەوانە بڵێن لە ناو عێراقا لە عێراقێکی یەکپارچەیەوە بەشداری پرۆسی سیاسی بکە لەسەر 3 پرەنسیپ بوو. ئەو پرەنسیپانەش ڕاستیەکەی تەوافقی سیاسیە سازانەوە هەروەها چۆنەڵێ یەکسانیی و هاوسەنگیە. بەڵام ئێمە بینیمان کە ئەمانە هیچی هین نەکرا، ئەم پرەنسیپانە هیچی ئیشی پێ نەکرا بەڵکو هەڵگەڕانەوەوانێ سەر پرەنسیپی زۆرینە. و دوای ئەوەش زۆر جار ئێمە بینیومانە و خەڵکی کوردی شەمان شتێت ئەڵێتەوانێ بە حکمەوەیکە بڵێن کە چوونە ناو خەڵکەوانی لە ئەسنایی بڵێن هەڵمەتی هەڵبژاردنمانە دەوترا کە هەموو کاتێ پێشەوەی کە دەوڵەتی عێراقی دروست ببێتەوە لە دوای هەڵبژاردن ئەوە تا هەولێر لە تاو میوانە عەرەبەکان کە لە باخاوێن کوتلە سیاسیەکان هەولێر بەر ناکەوێ. بۆ پێکهێنانی دەوڵەتی عێراقی ئێمە ئەزانین و ئەمەش لای عەرەب خۆی ڕاستیەکەی زۆر ڕوون و ئاشکرا گەشتونەتە ئەو قەنەعاتە کە بێ بە بەشداری کورد ئەمان ناتوانن ئەم عێراقی لە دوای 2003ەوە دروستکەنەوانێ و دەوڵەتێک بێ کە با بڵێن ئەگەر بە ڕووکەش و بە ناویش بێ وەکو دەوڵەتێکی خاوەن سیادە مامەڵی لەگەڵا بکرێ. بەڵام کێشەکە لەوایە هەموو جارێ دوای ئەوەی کە حکوومەت تشکیلێ بێت و دوای 6 مانگ و ساڵێک کاتێکە ئەم کوتلانە بەهێز ئەبنەوە و پێگەی خۆیان باش ئەچەسپێنن لە دەسەڵاتی عێراقا ئەمانە هەموو ڕێکەوتنێک و هەموو پرنسیپێک و هەتا تەنانەت دەستوریش بڵێن لەبیر ئەەکەن. کاتە کورد لەم حاڵەتا چی بکات چونکە کەم ئێمە ئەو سنیارۆی دیسانەوە بینیمانەوانێ دووبارە و چەند بارەیە بینیمان کە چەندین هەرچی کوتلەی سیاسی عێراقی هەیە هاتنە هەرێم هاتنە هەولێر چوونە خزمەت سەرۆک مەسعود بەرزانی بۆ پێکێنان و لایەنگری و پشتیوانیکردن لەم کوتلە سیاسیانە بۆ ئەوەی کە بەشدار بن لە دەسەڵاتی عێراقدا. ئایا کورد دیسانەوانێ دەردینەڵێ گورگان خوار نابێت؟ ئایا دیسانەوانێ هەمان بێوەفایی و هەمان نمەک حرامی عەرەبەکان نابینێتەوانێ؟ ئەیکەواتە کورد چی بکە بۆ ئەوەی کە بەشدارێکی فعلی بێ لە پرۆسی سیاسی عێراق؟ هەنێ دەنگۆ هەیە، هەنێ چاودێری سیاسی هەیە. من خۆشم هاوڕێی بیر و بۆچوونیانم لەسەر ئەساسی ئەو ڕێکەوتنانە ڕاستیەکەی ئێمە پێویستمان بە ئالێتێکی تر هەیە، پێویستمان بە میکانیزمێکی تر هەیە کە بتوانین ئێمە ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێت لەلایەن هێزە سیاسیە کوردیەکانەوە لەگەڵ ئەو لایەنە سیاسیە عێراقیە شیعانە سونی فەرق ناکە هەر کامیکیانە چکە ئێمە لەگەڵ هەردووکیانە ئەزمونمان هەیە. دەبێت ئێمە ڕاستەکەی باس لە جۆرێک لە ڕیفۆرم بکەین، ڕیفۆرم لە چۆنێتی ئەو ڕێکەوتنانی کە ئێمە لەگەڵ لایەنی عێراقیە ئەیکەین. یەکێک لەو فۆرمانە ئێمە دەتوانین سوود لە وێنەی یا لە ئەزمموی لوبنان وەرگین کە ئەگەر هەڵە نەبم بۆتە مستەلاحێکی بڵێنە عەرەبی پێڵێن ثلث معطل بۆ لەبەرەکە ینی لوبنانیش دەتوانین بڵێن تەرکیبەی بڵێن سێ پێکاتەیە وەکو عێراق. ئێمە دەتوانین برگەیەک بۆ ئەو ڕێکەوتنانە وەکو ڕیفۆرمێک زیاد بکەین لە حاڵەتێکە کە سەرپێچی ئەم ڕێکەوتنانە کراوە کە چوم سەیری کرد لایەنە عەرەبیەکان ئەوەی کە هینیان کردو ینی گەشتونەتە ئیستنتاجێک لەسەر خودی سەرۆک مەسعود بەرزانی ئەڵێن پیاوێکە خاوەنی قسەی خۆیەتی ئەوەی کە ڕێک ئەکەوێت لەسەری
ئیمزای ئەکا ڕێز لە ئیمزای خۆی ئەگرە و جێبەجێیەکە بەڵام لە بەرامبەردا عەرەب ڕێک بە عەکسی ئەوەیە جا بۆیە بۆ ئەوەی کە ئێمەش ئەوان لەو ڕێ ئەو میکانیزمەوانێ فێری ئەوە بکەین کە خاوەنی بڕیاری خۆیان بن و ڕێز لە بڕیاری خۆیان و واژۆی خۆیان بگرن مەفروزە ئێمە سوود لەو وێنەوە و لەو ئەزمونەی هینوار بگرین وڵاتی لوبنان وەربگرین چونکەکەم ناکرێت ڕاستیەکەی خانوەکە بە ئێمە دروست بکرێت ئەمە یعنی ڕێگەگەر بیکەیتە مێتافۆرێک بۆ ڕۆلی کورد لە دروستکردنی دەوڵەتی عێراق و بەشداری پرۆسی سیاسی کەنێڵی شکست بخوا ئێمە هەتا ئێستا ئاوامان لێ هاتووە گورگان خوارە کراوین بۆیە یەکێ لەو بڕگانە و لەو ڕیفۆرمانە ئەوەیە هەر کاتێک کە ئەمە هێن نەکرا ئۆتۆماتیکی بچێت بە ئاراستەی سقوتی بڵین هەڵوەشانەوەی حکوومەت دەسەڵات ئەمە یەکێک لەو کارانەیە کە خودی کورد بڵێن دەتوانێت بیکە پشتیوانیەکی تریش ڕاستیەکەی کە وەکو دڵخۆشکەرێک ئێمە دەتوانین ئیسیفادەی لێ بکەین ئەوش ئەوەیە هەڵوێستی و بەشداربوونی نەتەوە یەکگرتووەکان لە دوایین بڕیارە کە ئاماژە بەوە دەدات کە بەڵێ عێراقێکی بەهێز یەکپارچەیی بەڵام لەناو ئەو عێراقە بەهێزەیە ئێمە لەگەڵ بەهێزی بڵێن هەرێمێکین ئەمە شەر هەمان ڕاستی ئیدارەی خودی بایدنە و هەروەها ڕای بڵێنانەتەوە یەکگرتووەکان کە هەرێمێکی بەهێز دەبێ هەبێت و هەروەها کار لەسەر باشکردن و پتەوکردنی دروستکردنەوەی پەیوەندی نێوان هەرێم و بڵێنە بەغدایە پشتیوانیکردنی ویلایەتی یەکگرتووەکان ئیدارەی ئۆباما لەسەر ئەو بڕیارەی کە نەتەوە یەکگرتووەکان دای ئەمانە خۆی بۆ خۆی ڕاستیەکەی هەموو میکانیزمێکن دەتوانین بڵین کەرەستەیەکن کە ئێمەی کورد دەتوانین پاڵپشتێک بین ڕاستیەکەی بۆ ئەو ئەرک و بەرپرسیارەتە قورسەی کە دەکەوێتە سەر دەتوانم بڵێم خودی سەرۆک مەسعود بەرزانی چونکە ئەوە کە هەتا ئێستاش دیسانەوە کە عەرەبەکان خودی خۆیانن گەیشتون بەو دەرئەنجامە کە ئاشتەوایی یا ڕاگررتنی ئەم وەسعیەتەی کە هەیە وەسعیەتێکە بەرەو باشتر بچێت چونکەم هەمیشە سەرۆک ئاماژەشی بەوەیاوە کە کوتلە عەرەبیەکانیش دەبێت کار و ئەجەندایەکی وایان هەبێ کە لە خزمەت کۆی بڵێن عێراقیەکان نابێت ئەمە وا دەکات کە ببێتە پیاوێک بێتە کەرەکتەرێک لە ناوچەکەیە کە ڕاستیەکەی کارکتەرێکی سلمیە کارکتەرێکی هیومانیزمە و تەنها ئەو لە چوارچێوەیەکی بڵێن دیاری کراوە لە بەرژەوەندیەکانی نەتەوەی کووردە مانۆڤر و جۆڵانەوە و بڕیاری سیاسی نییە بۆیە هیوادارم کە ڕۆڵی خودی سەرۆک مەسعود بەرزانی ببێتە نمونەیەک و ئەزمونێک بۆ هەموو کارێکتەرە سیاسیە ئیتر شیعی بێ سونی بێ ببێتە نمونەیەک بۆیان بۆ ئەوەی کە بتوانێت لەسەر ئەساسی با بڵێن ئەگەر گۆڕانکاریەکی نەخشەی سیاسیش هاتی بێتە ئاراوە لەسەر ئەساسی دەرەنجامی هەڵبژاردنەکانی دوایی دەیدا عێراقێک بێت چێ کورد کە بتوانێت لە ناو چوارچێوەی عێراقێکە عێراقێکی با بڵێن یەک پارچەیە ئەو مافانەی کە لە دەستورە هەیە بەدەستی بێنێ و هەروەها چێ دانیشتوانی عەرەبیشە عێراقیشە بتوانن خێر لە وڵاتی خۆیانە وڵاتێکی دەوڵەمەندە بە سامانە سروشتەکانەوە چ بە توانایی مرۆیەوە چێ لە پێگەی جوگرافی و جیۆپۆلیتیکەوانێ بتوانێت وڵاتێکی خۆشگوزەران وڵاتێکی ئاشتەوایی و ئاشتی بە دوور بێت لەو ململانیەوە کێشمان کێشمە ئیقلیمیەی با بڵێنەکە هەیە. بەڕێز یادگار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق سواز بۆ ئامادەبوونی جەنابەت و بۆ هەموو ئەو بۆچوون و شیکردنەوانەی
سەبارەت بە دۆخی عێراق پێشکەشت کردین و هیواش خوازم ئەوەی بۆ چوونانەی جەنابەت سەبارەت بۆی کە یەکریزی نێوماڵی کورد و بە سیمبۆلکردن و سوودوەرگرتن لە ڕۆڵی سەرۆک بارزانی و دووبارە نەبوونەوەی ئەو دۆخە خراپانەی کە ئێمە لە ڕابردوو لەگەڵ عێراق ئەزمونمان کرد بۆ هیوایی کە پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی کە هەفتەی داهاتوو بەڕێستان بەشداری یەکەمین کۆبوونەوەیە بن عێراق بێت عێراقێک بێت کە لایەنی کەم شتێک لە هەستکردن بە هاونیشتیانمانی بوونمان بۆ بگەڕێنێتەوە. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان و خۆشحاڵ بووین. سپاس بە بەڕێستان. ئازیزان تا ڕاوەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.